بەڕێزان دەچمە لای تەوەرگرتنی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارە بە کاریگەری بەکارهێنانی مادە پلاستیکە لەسەر تەندروستی مرۆڤ و لەسەر ژینگە بەگشتی هەروەها هۆشداری لە بەکارهێنانی مادە پلاستیکیەکان ئەدرێت بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەم بابەتە دەچمە لای زۆر بەڕێز ڕێژنە مەجید لە پسراوی ناوەندی هەولێری کۆمەڵی کوردستانێکی سەوز ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و لەگەڵمان دەبێت ڕێژنە خاسڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆی کە لەگەڵمان نایت. سڵاو بەیانیتان باش بانی تۆ بنێرانی کەناڵی ئاسمانی کورساتیش باش زۆر سپاس بۆ ئێوەش بەوە دەرفەتە. زۆر سپاس. کاریگەری بەکارهێنانی مادە پلاستیکیەکان بەگشتی لەسەر مرۆڤ و ژینگە باس دەکەن جا هۆشداریش ئەدرێت لە بەکارهێنانی مادە پلاستیکەکان دەمێت دەستپێک باسی کاریگەریەکانی بەکارهێنانی ئەم مادە پلاستیکیانە بکەنەوە لە ئێستادا ئاسی بەکارهێنانەکە چەندێکە ئایا ڕژەکە مەترسیدارە؟ سەرەتا بزانین مادەی پلاستیکی چێ با باسێک لەوە بکەین. مادەی پلاستیکی بریتە لە کۆمەڵێک پۆلیمەر کە تێکەڵە لە پۆلی ئەسیلین و PVC و نایلۆن و هەموو ئەوانە هەندێک جاریش بەرهەمی نەوتیشی تێدا هەیە کەوانە بە شێوەیەک دروست کراون مادەی ڕەنجیشی تێدەکرێت مادەی کێتر تێدەکرێت بۆ ئەوەی زیاتر بەرگریمانەوە بکاتن هەموو ئەوانە کاریگەری خراپیان هەیە هەم لەسەر تەندروستی مرۆڤ هەم لەسەر ژینگە. بەشێک لەو مادانە کاتێک کە بەکاردێ تایبەتی ئەوانەی کە تێکەڵ بە گەرمی دەبن بۆ نمونە ئێمە هەندێک بەکاردێنین بۆ خواردنەوەی چا بۆ خواردنەوەی قاوە بەشێکیان کە پەرداغن ئەوانە بەکاردێتن لە کاتی گەرمکردن مادەکانیان وایە بە شێوەیەکە ئەوەندە یەکتریان نەگرتووە لەگەڵ گەرمیەکە تێک دەشتێن کە تێک شکان تێکەڵ بە خواردنەوەکەی ئێمە دەبیتن. هەندێک جار ئێمە قاپی پلاستیکی بەکاردێنین بە هەمان شێوە دیسان تێکەڵ بە خواردنەکەی ئێمە دەبیتن یان بەداخەوە لە سەموخانە و نانەوە خانەکانمان دەبینین لە ئێستادا نایلۆنەکمان دەدنێت کە نانەکە یان سەمونونەکە تێدەکەین لە بڕی زەرفی کاغاز ئەنی ئەوانە زۆر زۆر ترسناکە بەڕاستی ڕاستە و خۆ ئەو نایلۆنە تێکەڵ بەو سەمون و نانە دەبیتن کاریگەری دەبیتن کارلێک دەکا لەگەڵی بەبێەوەی ئێمە هەستیشی پێ بکەین لەبەرەوەی بە چاو نابنێتن هەستی پێ ناکەن بەڵام ڕاستە و خۆ کاریگەری سەر تەندروستی ئێمە دەتوانێت ئێمە بەکارهێنەری ئەو خواردنین دەیخۆین یەکسەر دەچێتە ناو لەشی ئێمە. ڕێژەی بەکارهێنانی پلاستیک بەداخەوە ئێستا زۆر بووە ئەنی هەتا ئەوەی کە لە ناو خاشاکەکانیشمانە ڕێژەی زۆر لە خاشاکی هەموو شارەکان بە تایبەت لە هەرێمی کوردستان ئێستا پلاستیکە ینی ئەوە سەرباری ئەوەی کە ئێمە بکو پێویست کارگەی ڕسایکلینمان نییە هەم خاشاکەکانیشمان بە شێوەیەکی وانە ینی بە شێوەیەکی زانستیانە کۆ ناکرێتەوە بە شێوەیەکی زانستیانە دووبارە ڕسایکلین ناکرێتوانی هەموو هۆکارە ئەوانە بوویتە هۆکارێکی کاریگەری هەم لە بۆ ژینگە هەم بۆ تەندروستی ئێمە لانەشکە ئێمە تەنانەت ڕۆژانە لە ماڵەکانمان سفرەکانی پێشمان سفرەی سەفەریە بۆڕی ئاوی ماڵیشمان هەر دیسان پلاستیک ینی هەموو ئەوانە کاریگەریەکی مەترسیە لەسەر ژیانمان ئێمە خۆمان ینی بەشێک خۆمان هۆکارین بۆ بەکارهێنانی ڕێژێکی زۆر دەتوانی لە ناو ماڵەکانی خۆمان هۆکار بین بۆ کەم بوونەوە ینی بەشێک هەندێک شتێ ناکرێت ئێمە بەکاری بێنین با بەکارێنی خۆمان لە لای خۆمانەوە کەمیکەینەوە تا ئەوەی گەشتەوە ئاوەی کە بەکاری دێنین ڕۆژانە ئەوانەش دووبارە لە ناو بەرداخەگەیان بەتڵێکی پلاستیکە دیسان ئەوەش کاریگەریە زۆر جارن ئەو ئاوە بەر لەوەی بگاتە دەستی بەکارهێنە بگاتە دەستی ئێمە لەو شوێنەی دانراوە شوێنەکە کۆگایەکە شوێنەکە ڕۆژی لێ دەداتن دووبارە لەگەڵ ئەو ڕۆژ لەگەر ئەو گەرمایگە ئەو تیشکانەی کە لەگەڵ ڕۆژ دێتە دەرەوە دووبارە کارلێکی دەکاتەوە ئەو مادە پلاستیکەکە و ئاوی تێدایە دووبارە کارلێکە دەکاتەوە لەگەڵ ئاوەکە کاریگەری کاتێک ئێمە بەکاری دێنین دووبارە کاریگەری لەسەر ئێمە دەبیتن تەنانەت ئێستا دەرگا و پەنجەرەی ماڵەکانیشمان دووبارە زۆرینەی بوتە پلاستیک ینی ئەوەش کاریگەری لەسەر ئێمە بخۆمان ینی هۆکارین بۆ بەکارهێنانی ڕێژەیەکی زۆر بۆ پلاستیک بۆ خۆمان هۆکارین بۆ ئەوەی ڕێژەی بەکارهێنانی مادە پلاستیکەکان چەندێکە لە هەرێمی کوردستاندا باسی لێ بکەین. بە دیاریکراوی ئامارێکمان نییە بەڕاستی ئامارێکی دقیقمان نییە بڵێن سەتا ئەوەندێ بە دیاریکراوی بەڵام خۆمان دەزانین بوویتە هۆکاری ینی شوێنی زۆر شتی تری گرتیتەوە بۆ نمونە لە چایخانەکان جاران بەر لە هاتنی کۆڕۆنا دەگمەن بوو نەبوو یان لە چێشتخانەکان دەگمە بوو ئێمە بڕۆی کاتێک چایەکمان بۆ بێتن لە ناو بەرداغەکی پلاستیکی بێتن بەرداغەکی سەفەری بێ بەڵام ئێستا بە دەگمەنە لە پیاڵەیەک بێتن ینی بە خۆمان دەبینین ڕۆژانە بە خۆمان هۆکارین و بۆ دەشبینین جێگرەوەی هەموو بەکارهێنەرەکانی تکەمان ینی
زۆر جارن ئێستا شتێکی تر دەبینم لە مارکێتەکان شتێک دەرچووە منجەڵەکە ینی ئەو منجەڵەش بووتە پلاستیک بەداخەنی لە بڕی ئەو منجەڵەی جاران بەکارمان دێنە ئێستا منجەڵی خواردنیشمان بووتە پلاستیک کە تێیدا گەرم دەکەینەوە تێیدا بە گرمی تێدا هەڵدەگرین عنی زۆربەی بەکارهێنەرەکان خۆمانین و بەدیلی هەموو شتەکانی ڕۆژانەی خۆمان کە جاران شوشە بوو جاران قوتوب بوو جاران هەر شتێکی تر بوو ئێستا هەمووی بە خۆمان یەک بە یەک لای دەدەین و پلاستیکی بەکاردێن یەک بە یەک لای دەدەین و پلاستیکی بەکارنی کەسانێک بەرژەوەندیان لەوەیە کە دەیهینن بەبێ ئەوەی ئێمە هەست بکەین کە چەندە خراپە چەندە کاریگەری هەیە لەسەر تەندروستیمان ئێمەش بەکارهێنەرین ئێمەش ئەمادە پلاستیکیانە ڕێژنەخانچین خراپترین کاریگەریەکانی بەڵێ بۆ نمونە بۆ کاریگەری مرۆڤ بۆ ئێمە بۆ هەموو چین و توێژەکان کاریگەریەیە بە تایبەتی بۆ منداڵان بە تایبەت ئەو منداڵانەی بەشێک لە یاری منداڵەکان هەیە یاریەکانی منداڵان هەیە کە هەندێک جۆری پلاستیکی هەیە بێ ئەوەی هەست بکە ڕۆژانە لەگەڵ دەستی خۆی هەندێک مادەی تێدا هەیە کاریگەری لەسەر تەندروستی ئەو منداڵەیە بۆ ژنان کاریگەری لەسەر بەشێک لە هۆرمۆنەکانی ژنان هەیە تەنانەت بۆ هەموو چین و توێژەکانیش بە پێی توێژینەوە پزیشکیەکان بە ڕێژەیەکە ئەوەندە کاریگەری لەسەر بەشێک لە نەخۆشیەکانی دڵ هەیە تا ئەوەی گەیشتۆ تا ئەوەی توێژینەوەیکی ئەمریکیە باز لەوە دەکاتن سەتادەی لە ئێستادا سەتادەی هۆکارەکانی نەخۆشیەکانی دڵ دەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی ڕێژەیەکی زۆر لە پلاستیک ینی گەیشتە هەموو ماڵەکانمانێنێ بەبێەوەی ئێمە هەستیش پێ بکەین سەرڕای ئەوەش ژینگەکەمانانی ئێمە زۆر جارم بتڵەکی پلاستیک هەیە کە بەکاری بێنین ئەگەر ڕۆژانە هەر ئاوی تێ دەخۆینەوە فڕی دەدەین بەبێ ئەوەی هەستیشی پێ بکەین لەوانەیە یەک سەدەی بێت تا ئەوەی شی دەبێتەوە جا کە شی دەبێتەوە کاریگەری خراپەکانی بۆ سەر ئەو خاکەتی ینی کە ئەو خاکە دووبارە ئێمە کشتتوکاڵی تێدا دەکەینەوە دەچێتە ناو ئاوی ئێمە دەچێتە ناو ئاو کە دەچێتە ئەو دووبارە ئێمە بەکارهێنەرەوەی ئەو ئاوینە بەکارهێنەرەوەی ئەو خاکەین ینی بە هەموو شێوەیە کاریگەری خراپی هەیە لەسەر تەندروستی ئێمە بەبێ ئەوەی ئێمە هەستیشی پێ بکەین هەم لەسەر ژینگەکەمان هەم لەسەر تەندروستی خۆشمان ینی بە خۆمان هۆکارین زۆر جارن هۆکارینەوە بۆ نمونە جاران لە شوێنێکی گشتی بەڕادێک دادەنرا بۆ ئاومان پێ دەخواردەوە ئێستا ئێمە ئەوە ناکەین بتڵێکی پلاستیکیمان پێ زۆر باش ئەگەر توینە شوێنەکە لە دەستمان بینە خێر با بەڕادەگرابێ بەڵام دووبارە چۆن دابنێ بەڕادی ئاو خواردنەوەکانی کاتێک کە دادەنرێتن با ئەوە نەبیتن دووبارە بەرداغی پلاستیکی لە لای دابنێتن نەخێر بە شێوەیەک بیتن کە کلاتبی ئەوە پێت لەسەر دابنێ بۆ شێوەیە بیتن لەگەڵ دەستی خۆت بشێت تۆزێک ئاوکە بخۆنی بەدیری ئەوانی بەداخەوە ئێستا ئێمە نایبینین لە شوێنە گشتەکان ئەوە بیتن ئەنی زۆر کاریگەری هەیە بەڕاستی هیوادارم هاوڵاتیان پێداچنەوە بەوە بکەن بە هەر کەسە لە لای خۆمانەوە بیر لە تەندروستی خۆمان بکەینەوە بەر لە هەموو شتێک بەر لە ژینگەکەمان بیر لە تەندروستی خۆمان بکەینەوە اینجا بیر لە ژینگەکەمان بکەینەوە ینی ئەو ژینگەیە تەنیا بۆ ئێستامانیە کە پیس دەبی بۆ نەوەکانی داهاتشمان لەبەر ئەوەی من باسمەوە کرد یەک بتڵی پلاستیکی چەندین ساڵی دەولانە بگاتە سەدەیەک تا دەتوێتەوە بڵێ ڕێژنەخان تا چەندێک لە هەرێمی کوردستاندا گرنگی بە ڕیسایکلکردنەوە ئەدرێت تا چەندێک ڕیسایکلکردنەوە کاریگەری لەسەر کەمکردنەوەی زیانەکانی مادە پلاستیکیەکان دەبێت بەڵێ خۆی بەداخەوە هەتا ئێستا بە شێوازە چیوانە لەبەرەوەی من باسم لەوەش کرد خاشاکی ئێمە بەو شێوەیە نییە بەداخەوە بە شێوەیەکی تەندروست نییە خاشاکی ئێمە ئەوە نییە ینی بە شێوەیەک بیتن کە کۆ دەکرێتەوە بتوانین ئەو مادە پلاستیکیانە لەلایەک بیتن و بیبین ڕسایکلی بکەینەوە سەرڕای ئەوەش تا ئێستا ئێمە وەکو پێویست کارگەی ڕسایکلینمان نییە ینی بەداخەوە لە زۆربەی شوێنەکان هەر نیمانە ئەوەی هەشتمان وەکو پێویست نییە ئەنی نەمانتوانێت سوود لەوە وەربگرین سەرڕای ئەوە ئێمە بەشێک لەو پلاستیکانەی کە هەیتمان هەندێکیان هەرنابی بۆ بەکار کە بەداخەوە لە شارەکانی هەرێمی کوردستان هەیە بەشێکی تریان ئەوەیە کە بەکارتینە ناکرێت دووبارە بەکار بێتەوە بەشێکی تریان ئەوەیە جارشکە دەکرێت ڕسایکلین بکرێتەوە بەڵام هی ئێمە تێکەڵ دەکرێتەوە ئەوەی کە بەکاریژێتەوە دووبارە ئەگەر بیبن هەمووی دەبنەوە ڕسایکلین دەکەن عنی هەتا ڕسایکلینەکردنەوە کەشمان بە شێوەیەکی تەندروست نییە بەو شێوەیە کە ئەوەندە دڵخۆشکرد بی ئێمە بڵێن بەڵێ ئەو کارگانەمان هەیە و بڵێ وایە عنی بەداخەوە نەمانتانە ئیدارەی ئەوە بدەین نەتوانداوە عنی زۆر هۆکار هەیە مەسەن بێن چێ بەرپرسە لەوە لایەنە پەیوەنددارەکان بەرپرسە ناتوانێت ئیدارەی ئەو بابەتە بدەن
لە هەرێمی کوردستان خاشاکەکان بە شێوەیەکی تەندروستبی ئینجا بتوانن ئەو مادە پلاستیکیانە لێ جیاکەنەوە تا ئەوەی نەکەویت تا ناو زەوی کاریگەری نەبیتن لەسەر ژینگەمان لەسەر زەویەکەمان بیبن لە بە شێوەیەکی تەندروست سایکلی بکەن ئەوە نەکراوە بەداخەوە نیە عنی دڵخۆشکردنی بڵێ هەیتمان چەند کارگەکی ڕسایکلینمان هەیە کە بە پەنجەکانی دەست دەژمێرێت زۆر کەمە بەڵام بەداخەوە ئەوە ژنیە هێشتا ئەوە نیە دڵخۆشکردبی ئێمە بڵێن ئەو ڕێژە زۆرەی کە ئێمە بەکارهێنەری ئەو مادە پلاستیکیانەی کارگەکان بتوانن بەو شێوەیە بەیە بتوانن بیبن ڕیسایکلینی بکەنەوە بە شێوەی تەندروست بیتن بەداخەوە ئەوە نییە لەگەڵ تموحی ئێمە نییە لەگەڵ تموح ڕێکخراوەکانی ژینگەی نییە هیواخوازم ڕۆژێک بێتن ئەوە بکرێتن هەم هاوڵاتیان وشیار بن لە بەکارهێنانی ڕێژەیەکی کەمتر هەتا بکرێتن بەکارهێنن هەم بەڵێ ڕێژ دەخانەوەکو دوا پرسیار چۆن بتوانین ڕێگیری بکەین لە بەکارهێنانی مادە پلاستیکیەکان نەخۆ چۆن بتوانین ڕۆژی بەکارهێنانەکە هیچ نەبێت کەم بکەینەوە بەڵێ سەرەتا دەبێتن کۆنتترۆلێک هەبیتن لەسەر ئەوەی ئەو مادە پلاستیکیانە کە هاوردە دەکرێتن بۆ هەرێمی کوردستان چینیان بەرهەم دێنرێ بۆ نمونانی چینە ئایا ئەو جۆرەنا کە باشە و بەکار بێتن و ئەو جۆرەیە کە ڕسایکلین دەکرێتەوە یا ئەو جۆرەیە کە هەرناوی بەکاربێتن و هاوردەی هەرێمی کوردستان دەکرێتن ئەوە یەکەم شت دووەم هاوڵاتیان دەبێت خۆیان هۆشیار بن لە بەکارهێنان ئەنی هەوڵ بدەن هاوڵاتیان کەمترین ڕێژە بەکاربینن بۆ نمونە ڕێکخراوە ژینگەیەکان تا ئێستا هەوڵماندایە هۆشیاری بڵاو کرایتەوە بەڵام هێشتا پێویستمان بە پاڵپشتی هەیە دەبێت دەستەی پاراستن و تاکردنی ژینگە هەوڵی زیاتر بدا لەو بابەتە دەبێتن ڕاگەیانەکانیش بە پلەی یەکەم بەڕاستی ینی دەبێت ڕاگەیانەکانیش هاوکارێکی زۆر زۆری هەم ئێمە بن هەم دەستەی ژینگەش بن لەوە کە هۆشیاری بڵاو بکەنەوە کە زۆرترین کەس لەو بابەتە بێنن باز لەسەر ئەو بابەتە بکرێ هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە کە بەکارهێنەر نەبن بۆ ئەو بابەتە تاوەکو ئەوەی ئەگەر کەمترین هاوڵاتی کەمترین ڕێژە پلاستیک بەکاربێنێت کەواتە ئەو کەسانێک کە هاوردەشی دەکەن ئەگەر کۆنتترۆلیش نەکرێت لەلایەن لایانی پەیوەنددار کەسەکان خۆیان ناچار دەبن کەمترین ڕێژە هاوردەکەن کاتێک بزانن فرۆشیان نابی بەو شێوەیە ئەوانیش ناچار دەبن کەمترین ڕێژە کەواتە هاوڵاتیان بپلێ یەکەم خۆیان ئەگەر هاوڵاتی بکرێتن بەکارهێنەر کەمترین ڕێژە بەکاربێنێتن ئەوە چاکترین ڕێژەیە بۆ ینی چاکترین هۆکارە بۆ کۆنتترۆلکردنی مادەی پلاستیکی لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ڕێژنەمەجید لە پرسراوی ناوەندی هەولێری کۆمەڵی کوردستانێکی سەوز سپاس بۆ سپاس بۆی کە لە بانەم ڕێکوسانیز لەگەڵ ئێمە ئامادە سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بی زۆر سپاس